ئەمڕۆ لە چوارچێوەی کەمپینی هەڵەبجە دۆستی ژینگەیە بە هاوکاری کۆمەڵی ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی دەرەوە بە تایبەتی ڕوت فۆر چێنج هەڵسان بە سەوزکردن و ناشتنی ئەم پارکە کە ئەوەکو ئامادەکاریەک بۆ 16ی سێ بۆ ئەو قوربانیانەی کە لە ناو شاری هەڵەبجە درانوە ژینگە و خاکی هەڵەبجە پیسکران بۆیە ئێمە وەکو خزمەتێک وەکو ساڵیادێک ئەمانەوە ئامادەکاری بۆ بکەین بە خزمەتکردن و سەوزکردنی شارەکە دەست پێەکەین کە ئەمڕۆ هەستان بە ناشتنی 100 نەمام لە ناو ئەم پارکەیە بە هاوکاری ئەم کۆمەڵە ڕێکخراوە و کۆمەڵە چالاکوان و تەلەبە و ئامادەکاریەک بۆ ئەم یادە.